لا فەرمانگەی دادنووسی بەکرەجۆ کۆمپانیای ئێنفۆر دەستی بەکارەکانی کردو نرخی عریزەیەک لە 2500 دینارەوە بۆ 25000 و زیاتریش بەرز کراوەتەوە. عریزەنووسەکان بێکار ماونەتەوە و دوای دەیان ساڵ عریزەنووسین ئێستا کار بە عریزەکانی ئەوان ناکرێت. ئەوان تووڕە و نیگەران و دەپرسن ئەمە ئەو هەلیکارە بوو کە لە کاتی هەڵبژاردنەکان بانگەشەیان بۆ دەکرد. هەمومان کۆبووینەتەوە ناڕزایی دەرەبڕین بەرامبەر ئەم سیستمە کە دانراوە بەحساب بە ئەلکترۆنیە. خۆی گڵێن هەلیکارە بەڵام دوژمنی هەلیکارە ئەم وەزعە معنای هەیە لە 2.5 بۆ 25 بێجگە لە ڕسمیش. ئێستا ئەمڕۆ چی کەس هاتوۆتە دەرەوە بە شەرتێک بەشی زۆریان غەڵەت بووە دەوری 34 و 35 هزاری تێچوە بۆ چونکە نووسینی عریزەیەک لە 2500 دینارەوە دەبێت بە 25000 دینار لە کاتێکدا پارەی ڕسوماتی ناو فەرمانگەی دادنووس دەمێنێت و ئەمە تەنها ڕسوماتی کۆمپانیاکەیە. ئێمە ئامادەین خۆمان سیستەمەکە دابین بکەین و بە نرخێکی زۆر لەوە کەمتر کە کۆمپانیا بانگەشەی بۆ دەکات و کاری پێ بکەین. لە کابینەی ئەو کۆمپانیا قەرەباڵغیەکی بێشمار هەبوو سەرەڕای ئەوەی کە بۆ هەر عریزەیەک 25000 دیناریان وەردەگرت زۆر جار هەڵەش لە عریزەکان هەبوو. ئەمە نمونەیەکە لەو عریزانی کە لە ژوورەوە بە 25000 سەرۆترەکرێت بۆ هاوڵاتیان ئەوەی لێرە ئاماژەی پێکراوە گوایە بۆ هاوڵاتیەک نووسراوەکە ئەو باسی لەوە کردووە کە فەرمانبەر نییە بەڵام بە هەڵە بۆیان کردووە و وا نووسیوانە کە فەرمانبەرە. منە شەمێنم 34000 خۆم هاتیوم نیمە سەلاجۆم فرۆشتە خۆ ئاگادار هاتم قڕم بەردەم یعنی 30000 سەران خۆ قبوڵەکە نیمە با بەمە وەزع نییەم خەڵکێتیا کاک و باز کاک بافێڵ لەکوێ دوو مافیایدا ناوە لێرە هەر بەردوو خۆی هیندانق کۆمپانیادانێ مە وەزع نییە و خەڵکێتیا کۆ هەلیکار عریزان نووسی 4000 چوونەتەوە 5000 چوونەتەوە وەزع نییە محاڵێتیا بخەڵکێتیا کێشەی منەوەیە کاکە ناینووسێ قەلەباڵەکە مەکەی وەزع بە بشمێنچەکەش نانووسێ بەقەڵە دەینووسن. کۆمپانیاستە بەدەسەڵاتن و کاری هاوڵاتیان زیاتر گەورە گرانترەکەن یعنی بۆ نمونە ئێستا عریزەیە گۆختی خۆی لەلای ئەمان بە 2.5 ئێستا بە 25000ەوە ئەڵەن تا 40000 شتەیە پەڕێ. پسپۆڕێکی حکوومەتی ئەلکترۆنیش دەڵێت ئەوەی لە هەرێمی کوردستان ناونراوە بە ئەلکترۆنیکردن لەگەڵ هیچ بنەمایەکی بە ئەلکترۆنیکردن یەک ناگرێتەوە. بۆ پێی لە حکوومەتی ئەلکترۆنی بە کەمترین کات و تێچوون زۆرترین کار بۆ هاوڵاتی ئەنجام دەدرێت بەڵام لە فەرمانگەکانی هەرێمی کوردستان ڕێک بە پێچەوانەوەیە. لە ڕاستیە پرۆسی حکوومەتی ئەلکترۆنی ئەگەر بگەڕێنەوە بۆ پێناسی حکوومەتی حکوومەتی ئەلکترۆنی واتە بە ئەلکترۆنیکردنی پرۆسەی هاوڵاتیان لە فەرمانگەکانە لە کەمترین کاتە و بە کەمترین تێچوو. ئەوەی جێگای پرسیارە لە کوردستان هەندێک لە فەرمانگەکان خەریکی بە ئەلکترۆنیکردنن هەرچەند ئەمە ئەلکترۆنیکردن نییە لە ڕاستی ئەمە تەنها گواستنەوەی دەستنووسە بۆ سەر کاغەز بە نمونە لە دادنووسەکانی کوردستان ئێستا خەریکی بەناو ئەلکترۆنیکردنن خۆی ئەمە ئەلکترۆنیکردن نیە ئەمە تەنها دەستنووسە ئەکرێت بە تایپست بە کۆمپیوتەر ڕائکێشرێ و تێچۆکەی شێوەی من ئاگدار بم هەندێک جێگا 25000 لە هەندێک جێگا ئەوترێت 35000 ئەمە تێچوویەکی بەڕاستی زۆرە بە پێچەوانەی پێناسەی یا بە پێچوانەی زانستی حکوومەتی ئەلکترۆنیەوە. ناوەناوە هەر فەرمانگە و وەزارەتێک کۆمپانیایەک ڕادەسپێرێت تا کارەکانی بە ئەلکترۆنی بکات بەڵام زۆرینەی هەوڵەکان بێئەنجام بوون و تا ئێستا هاوڵاتیان بەدەست ڕۆتیناتی فەرمانگەکانەوە دەناڵێن و چەندین جاریش هاوڵاتی لە کاتی بەڕێکردنی کارەکانی لە فەرمانگەیەک باری تەندروستی تێک چووە و لەسەری وەرگرتنی موشەش بەهۆی پاڵەپەستەوە چەند هاوڵاتیەک گیانیان لەدەستداوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.